ئەوەی بزوتنەوەی گۆڕانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان جیاکردەوە، ناکۆچی و ململانی حیزبی و ڕای جیاواز بوو لەسەر چۆنێتی بەڕێوەبردن و چاکسازی و ریفۆرم لە نێو یەکێتیدا. بەڵام پێدەچێت ئەوەی ئەم دوو پارتە سیاسیە لێک نزیک کاتەوە و یەکیان بخاتەوە هاوڕاییان بێت لەسەر هەمان ئەو هۆکارانەی پێشوو. بەڵام ئەم جارەیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی بە دوور لە ئاستە حیزبیەکان. لەگەڵ تەواوبوونی وادە یاسایی سەرۆکایەتی هەرێم و دەستپێکردنی گفتوگۆی لایەنە سیاسیەکان بۆ دۆزینەوەی ڕێگە چارەکان لە کۆتایی ساڵی ڕابردوودا، یەکێتی و گۆڕان هەڵوێستیان نزیک لە یەک بووە و تەکیدیان لەسەر هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کردووە لە نێو پەرلەمانەوە و فراکسیۆنەکانیشیان پێکەوە بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمانیان کردووە بۆ یەکلاییکردنەوەی ئەو پرسە. لەگەڵ دەرکەوتنی یەکەمی بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردنەکانی تەمووزی 2009دا و بەدەستهێنانی 25 کورسی پەرلەمانی، دۆخی پەیوەندیەکانی گۆڕان و یەکێتی تا دەهات خراپتر دەبوو. بەڵام سەردانکردنی نەوشیروە مستەفا بۆ لای تاڵەبانی لە دەباشان لە 24 نۆی 2012دا و گفتوگۆکردنیان لەبارەی پەیوەندیەکانی هەردوو پارتی سیاسیەوە دۆخی هەردوو لای بەرەو هێوەربوونەوە و لێک تێگەیشتن برد. من پێم باشە ئێمە هەوڵ دەین کە لە قۆناغی ئاساییکردنەوە بەرەو قۆناغی هاوکاری و هاریکاری بڕۆین. پەیوەندیەکانی نێوان ئەم دوو پارتە سیاسیە لە سەروبەندی هەڵبەژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە ساڵی 2014دا جارێکی تر گرژی و ئاڵۆزی تێکەوتەوە. بەڵام دواتر ڕێکەوتنیان لەسەر پۆستەکانی پارێزگای سلێمانی دۆخەکەی هێوەر کردەوە و ئەم دوو پارتەی لێک نزیک کردەوە بە شێوەیەک تا ئێستا پێکەوە زۆنی سەوزی جاران و پۆستە ئیداریەکانی بەڕێوە دەبن. بەپێی ڕای بەشێک لە چاودێران نزیکبوونەوەی گۆڕان و یەکێتی ئاسانترە وەک لە نزیکبوونەوەی هەردوو پارتێکی تری سیاسی لە یەکتر، لەبەرەوەی سەرکردەکانی ئەم دوو پارتە سیاسیە مێژوویەکی درێژی هاوبەشیان پێکەوە هەیە و ساڵانێکی زۆر پێکەوە یەک ڕکابەریان هەبووە و تەنانەت پەیوەندی کۆمەڵایەتی نێوان سەرکردەکانی ئەم دوو پارتە لە کاتی گرژی و ئاڵۆزیەکانی حزبەکانیشدا تێک نەچووە و وەک خۆی ماوەتەوە. من نام نەوشیروانە جێگیری سکرتێری گشتی نیشتیمانی کوردستان. بە پێی زانیاریەکانی NRT کە لە سەرچاوەیەکی باڵا لە ناو زوتنەوەی گۆڕانەوە دەستی کەوتووە، گۆڕان لەسەر داوای یەکێتی پرۆژەیەکی ئاراستەی ئەو دوو حزبە کردووە و یەکێتی دەیەوێت بۆ چوونی گۆڕان وەربگرێت سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی هەرێم. سەرچاوەکە ئاماژەی بۆەوە کرد پرۆژەکە لەسەر ئەو بنەمایانە ئامادەکراوە کە گۆڕان و یەکێتی تیایدا هاوبەشن وەک گۆڕینی سیستمی حکومڕانی هەرێم لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی. هاوکات بۆ تاکیدکردنەوەی زیاتر NRT پەیوەندی کرد بە سەرچاوەیەکی باڵا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەویش پشتڕاستی زانیاریەکانی کردەوە و ڕایگەیاند لە پرۆژەکەدا جەخت کراوەتەوە لە نزیکبوونەوە و هەماهەنگی نێوان فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و تیمی حکوومەت بۆ کاراکردنەوەی پەرلەمان و چارەسەرکردنی کێشەی حکومڕانی لە هەرێم و چارەسەرکردنی قەیرانی ئابووری هەرێم و ئەنجامدانی شەفافیەت لە هەرێم. سەرباری ئەوەی لێرە و لەوێ باز لە یەکگرتنەوەی یەکێتی و گۆڕان دەکرێت و هەندێکیش ئەم پرۆژەیە بە سەرەتای ئەو یەکگرتنەوەیە ناودەبن، بەڵام سەرچاوەکەی گۆڕان ڕایگەیاند کە لە قۆناغی ئێستادا ئەولەویەت بۆ کاری هاوبەشی گۆڕان و یەکێتیە و مەسەلەی یەکگرتنەوەیان هێشتا زووە. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسیش لێک نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕان کاریگەری ئەرێنی لەسەر ڕۆڵی هەردوو پارتەکە دروست دەکات لە بڕیارە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا و پێکەوە پێشنیاز و هەڵوێستەکانیان کاریگەری زیاتری دەبێت. هەندێکیش پێیان وایە نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕان کاریگەری لەسەر پەیوەندیەکانی پارتی و یەکێتی دروست دەکات، لەبەر ئەوەی تا ئێستا یەکێتی نەیتوانیوە بە تەواوی لە گۆڕان نزیک بێتەوە لە ترسی تێکچوونی پەیوەندیەکانی لەگەڵ پارتیدا کە ساڵانێکی زۆر ڕێکەوتن نامەی استراتیژیان پێکەوە هەبووە و هەرێمیان پێکەوە بەڕێوە بردووە و تا ئێستاش بەشێک لە بەرپرسانی پارتی باز لە نوێکردنەوەی ڕێکەوتن نامەی استراتیژی نێوان پارتی و یەکێتی دەکەن.